ئیسرائیل ئەساسەن مانەوەی خۆی گرێداوە بەوە کە چەنێ بتوانێ پەرە با بە شەڕ، چونکە ئیسرائیل خۆی غەرقی بحرانێکی سیاسی، اقتصادی، نظامی و بەتایبەتتر لە گشتی خراوەتە گۆشۆ، ڕسوا بووە، کارێکی پێکراوە، کارێکی کردووە، ئەو نە نەسڵ کوژی و ئەو نە قەتڵ عام و ئەو نە کوشتاری کردووە لە غەزا کە هیچ کەسێک لەم دنیا مەگەر کەسانێ وەک خۆی تەرەفدار خۆی بن ئەگینا هەموو کەس بە حکوومەتێکی داگیرکەر، جینۆساید، نەسڵ کوش، زدی ژن، زدی پیا و زدی ئینسان ناوی لێ ئەبا و ئەو گەرەکێسی بۆ ئەوە کە بتوانێت لەم وەزعە دەربێت پەرە ئەدا بەم شەڕ.